سپاس بۆ ئەم دەرفەتە بە منتان بەخشی کە کۆمەڵێک گفتوگۆ کۆمەڵێک قسەوبات بکەم. پێشتر خۆناسانی خۆم من هیوە ئەحمەد چالاکەوانی مەدەنی و ئەندامی کەنەکە کۆمەڵەی نەتەوەی کورد، ئەندامی ماڵی کوردان لە شاری لیدت و ئەندامی ڕێکخراوی هیوای هەژاران کە لە بەریتانیا ئەژیم. خوشحاڵم لە کەناڵ فۆوە کە بتوانم کۆمەڵی گفتوگۆ دەربارەی ڕەوەندی کوردی یا بڵێم کوردانی تارۆگەل لە بەریتانیا کە لێرە خۆم دەژیم کۆمەڵە قسە و باسمان هەبێت. سپاس بۆم کەناڵەکە ئەم دەرفەتیان بە من بەخشی کە بتوانم لێرەوە کاریگەریەکانی کوردانی تارۆگە یا کەم و کوڕیەکانی یا پێشکەوتنیەکانی یان داهاتویان بەرەوچۆڕە یا چی بکەین لە کۆمەڵی خاڵ بەندیا کۆ بکەمەوە. خۆتگە ئێمەش وەکو گەلانی تر گەلانی سعودیە و کوێت و ئەمانە لەسەر ئەو بەحر و لەسەر ئەو داهاتە ڕێگای هاتوونەهاتمان نەوەگراتە بەر و لە وڵاتی خۆمان و لە دێدی باو باپیران و لە ناو کەس و کارە گەورە بووینایە و مەمانتوانێت خزمەتی و نیشتیمانە بکەین. بەڵام بەداخەوە لەبەر نەبوونی سیاسەتیشی حەشیمانە و لەبەر نەبوونی سەرکردە و کاریزما و لێهاتووی ئەو هەرێمە وڵاتەکەمان بە عاقارێکە ڕۆیش پاچە پاچە بوون و لێکترازان و بەهەدەدانی سەرۆت و سامانی وڵات و ژێرخان و بچووبوونەوەی ئەو هەرێمە لە ناو حیزبا و لە حیزبیشا بۆ ناو شەخسەنە و لە شەخسەنەی دابەزین بۆ بەرپرس و مەرسول و دابەشکاری لە ناوچەکە داوای لێکرد. ئەو گەلە یەک بە دوایەکون بە تایبەتینەوەکانی وڵاتە بەجێ بەڵم بەرەو هەندەران ڕێبکەون و بەرەو هات و نهات کە لەسەر جیفانی خۆیان لەسەر خوێنی خۆیان و لەسەر ئەوەی کە تەنا خۆیان پشتیوانی خوان هاتونەتە دەرەوەی وڵات کە لێرەش بابلنجستانێتەوە لە وڵاتی بەریتانیا بە دوای پارێزەر و بە دوای گەیشتن بە ئەوەی کە پێوە تێمانەوە لە وڵاتە تەمەن بە پێی بازار پێڵەن جواب لە دوای کەسابەت و ئیش و اینجا دوای ئەوە دوای ماڵم ناڵ و بێنە بۆ ئێرە ئەمانە هەمووی کۆمەڵێک خۆناغ بەسەر ئێمەی تارۆگەدا هاتووە. لێرەش بەداخەوە دیسان سە لە نوێ حیزب کاریگەری دروست کرد لە سەرم هەرێمە با بڵێم لەسەر ئەم کوردانی تارۆگە لە بەریتانیا جارێکە هەردووکات دیسان خەریگە لێ پەڕەوازە دروستە بێتەوە هەر کەسەوە بەلای خۆیان ڕاکێشە بۆ ئەوەی کە دیسان لێرەش هەمان ئەو بەریەکەوتن یا ئەو پاچە پاچە بنە لێرە دەست پێکاتەوە. وی هیواخوازم لێرەوە بتوانین کوردانی بەریتانیا کوردانی تارۆگە بە یەک هەڵوێست دوور لە حیزبگەرایی بەریتمی هاوڵاتی بوون نیشتیمانی بوون هەمومان کۆبینەوە بتوانین خزمەتێکی ئەم گەلەمان و نیشتیمانەکەمان بکەین لێرەوە. چونکە لە بیرمان نەچێ تارۆگە پایە و پێگەیشی بەهێزە بۆ سیاسکردن بۆ گەلانی ژێردەستە و نەتەوەی ژێردەستە وەکو چۆن ئیسرائیلەکانمان بینی لێرە وڵاتێکی خۆیان ڕزگار کرد چۆن هەندەکانمان بینی وڵاتێکی خۆیان ڕزگار کرد لەوە چێ دۆ جارە موشانم دووبارە کرد بێتەوە بەڵام گرنگە بۆیە دووبارە یەکەمەوە ئەکرێ ئێمەش کوردین لێرەوە بە دەرفەتی بزانین بتوانین لێرە خەباتێکی مەدەنی خەباتێکی شارستانیانە خەبارێکی مۆدێرن خەباتێکی گشتگیری بە هەمومان لەژێر ناونیشانی یەکدەنگ و هەڕێسی کورد لە دەروی وڵات بۆ گەلەکەمان دەسەبەرکەین. ئەویش بەچی دەکرێت بۆەوەی لێرە پەرە بسەنین پەرە بین بە خوێندن خوێندنەوە و دابینکردنی مەکتەب قوتابخانە بۆ نەوەکانمان لێرە بۆ ئەوەی نەوەکانمان کەڵتور و زمانی خۆیان لەبیر نەکەن تا بتوانین لێرە لە ڕێی کۆڕ و سیمینارەوە کەسایەتەکان نووسەرەکان شاعیران هونەرمەندان هەموو بانگەشتکەین و جارێکیکە زمانی کوردی و کەلتوری کوردی و هونەری کوردی شانووی کوردی جارێکە بەنەوە بەجێی نەوەکانمان لێرە تاوەکو ئەو نەوەمان تۆکمە و بەهێز و بەتوانامێ بۆ ئایندەی گەلەکەمان بتوانن دروستکایە بەخشن بەو شەقام و بەو هەرێم و بە وڵاتە. بەداخەوە لێرە خەڵکانێکی زۆرمان هەیە باڵمەی کوردێکی زۆرمان هەیە پراوێز کراون یا خۆیان پراوێز کردووە کە دوور کەوتنەوەتە لە ئێمە و ناوێنە خزمەت بە گەلەکەیان بکەن بە هەزاران کەسی ئەکادیمی و زانستیمان هەیە بە هەزاران بزنسمانمان هەیە بە هەزاران ژنمان هەیە دوورە
بۆیە جارێکە لەم کەناڵە و لە کەناڵ فۆ داواکەم کوردانی تارۆگە یەکدەنگ ێگە هەڵوێت چ علمانی و چ ئیسلامی هەمومان بەیەکەوە لە پێناوی گەلەکەماندا یەک بگرین. لەم بەریتانیا زیاتر لەدایان حیزب هەیە، هەزاران ڕێکخراو هەیە، هەمویان لە پێناوی ئەوەدا کە بەریتانیا بگاتە ئاستێکی جوان و ئاستێکی بەرز لە هەموو ڕێیەکەوە هەمویان یەک دەگرن لە کاتی ئامانجەکانە، بەڵام بۆ کاتی ئەوەش کە ڕەخنە لە یەکتی بگرن دەیان و سەدان ڕەخنە لە یەکتی دەگرن و هیچ کێشەشیان نییە. خۆزگە ئێمەش وامان بیرمان کردایەتەوە. بۆیە هیواخوازم کوردانی تارۆگە لێرەوە شانویەک دروستکەن، لۆبێکی کوردی دروستکەن، لێک نزیکنەوە لێک دروستکەن، هەر فکر و هەر حیزبێکە بۆ خۆی، بەڵام کوردبوونمان لێرە ئەبێ لەسەری هەمووی بێت و من سپاسانەکەم بۆ کەناڵ فۆ بۆ ئەو کەناڵەی کە منی بەسەر کردەوە کە لێرە زۆر ڕاشکاوانە و سەربەخۆیانە توانێت قسەی خۆ بکەم و ئەوەی کە وتم بەشە بوو لە سەوباسی کوردانی تارۆگە لە بەریتانیا. سپاس. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4